ئامادەی دەست بە گەشتێکی زانیخوازی خاڵکردن بکەیت لە قوتابخانەکانی ستێرلینگ. پێمان وایە کە دەبێت ڕۆژانەی هەموو قوتابێک بە خوێندنەوەی کتێبێکی باش دەست پێ بکات. وەیە لەگەڵ نابن لە قوتابخانەکانی سێرلی کامە ڕۆژێک سەرکەوتنەکان بە 15 خولەک خوێندنەوە دەست پێ دەکەن. بەڵێ بدڵنایەوە ئێمە لەگەڵ هاوڕێیەکانمان لە گۆش ئارامەکانی پۆلەکانماندا کۆ دەبینەوە بۆ ئەوەی لە جیهانی کتێبەکاندا ون ببین. بەڵام ئەمە تەنها دەربارەی خوێندنەوە نیە، بەڵکو و پەیوەندی بە ڕێنماییکردنی شەوە هەیە. مامۆستا دەستۆزەکانمان تەنها چاودێریمان ناکەن، ئەوانەی چالاکانە لەگەڵمان بەشداری دەکەن و ئاراستەشمان دەکەن بۆ هەڵبژاردننی کتێبی گونجا بە تەمەنمان. ئێمە یارمەتی قوتابیەکانمە دەدەین، کتابی باش و بە سوودیا بۆ ئامادە دەکەین، بێگومان بە پشتبەستن بە ئاستی و تەمەن بۆ ئەوەی لە داهاتوو ببن بە هاوڕێکی باشی کتێب خوێندنەوە. ئێمە لە ڕۆڵ و گرنگی خوێندنەوە تێئەگەین لە داڕشتن و بنیادنانی مێشکی قوتابیان. هەر بۆیە لە قوتابخانەکانی ستێرلینگ پێمان وایە ئەمە تەنها ئەرکێک نییە، بەڵکو خوێکی هەمیشەیی و دڵگیرە. هەر بۆیان توێژنەوە لە فراوانەکانمان و ئەزمموی ساڵانێکمان دەریان خستۆکەوە خوێندنەوە تەنها خولیان نیە، بەڵکو کلیدی دەستکەوتەکانی تەواوی ژیانە. ئەنجامەکانمان بۆ خۆیان قسە دەکەن. خوێندنەوە کاریگەریەکی بەرچاوی لەسەر توانامان هەیە، وشەسازیمان فراوانتر دەکات و دیدێکی نوێمان پێدەبەخشێت بۆ جیهان. هەموو ڕۆژێک پێشوانەیەکەم 15 خولەک بۆ خوێندنەوە تەرخان دەکەین.